گەرمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ بەڕێوەچوونی مەراسمی ڕێزگرتن لە یادی هێمن ئەمان لە شاری بۆکان بەیاننامەی یەکێتی ژنان و دادخوازانی کوردستان بە بۆنەی ڕۆژی جیهانی خەبات دژ بە توندوتیژی دژ بە ژنان ناڕەزایەتی جوتیارانی شەهرێ کورد دژ بە پشڕانی بەردەوامی کارەبا گواستنەوەی مەسعود فەهریختە بۆ ژووری تاکە کەسی و بەردەوامی کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران. کۆبوونەوەی خاننشینکراوانی کشوەری لە شاری کرماشان ڕۆژی ڕابردوو خاننشینکراوانی سەرجەم سندوقە خاننشینیەکان دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتیان لە بەردەم بینایی سندوقی خاننشینی خاننشینکراوانی کشوەری کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها هەڵکردنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی کارامە کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خاننشینکراوانی ناڕازی چالاکانی مەدەنی و سیاسی هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان ئازادی دەستبەجێ بەندکراوانی سیاسی و عەقیدەتی و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. بەڕێوەچوونی مەراسمی ڕێزگرتن لە یادی هێمن ئەمان لە شاری بۆکان ڕۆژی سێشەممە چواری سەرماوەزی 1404 هەتاوی بنەماڵەی هێمن ئەمان لە گیان بەخکردوانی شۆڕشی ژنژیان ئازادی لە شاری بۆکان لە مەراسمێکدا یاد و ناوی ڕۆڵە قارەمانەکەیان بەرز ڕاگرت. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون بنەماڵەی ئەو گیان بەخکردووە هاوکات لەگەڵ کۆمەڵێکی زۆر لە دۆستان و چالاکانی مەدەنی و خەڵکی ئازادی خوازی شاری بۆکان بە دانانی وێنەی چەند گیان بەخکردوویەکی دیکەی شۆڕشی ژینا و گوڵی سوود لەسەر گوڵکۆی ئەو ئازیزە ڕێزیان لە یادی ئەو شۆڕش لێڕەگرت و پەیمانیان لەگەڵ نوێ کردەوە. شایانی باسە هێمن ئەمان ڕێکەوتی 26 خەزەڵوەری 1401 هەتاوی لە ڕەوتی شۆڕشی ژینادا بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بریندار و ڕۆژێک پاش لە برینداربوونی بەهۆی سەختی برینەکانی پێوەست بە کاروانی نەمرانی ڕێگای ئازادی بوو. بەیاننامەی یەکێتی ژنان و دادخوازانی کوردستان بە بۆنەی ڕۆژی جیهانی خەبات دژ بە توندوتیژی دژ بە ژنان ڕۆژی ڕابردوو یەکێتی ژنانی کوردستان هاوکات لەگەڵ دادخوازانی کوردستان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لە ژووری لە ڕۆژی جیهانی خەبات دژ بە توندوتیژی دژ بە ژنان جەختیان لەسەر ئەوە کردەوە کە توندوتیژی دژ بە ژنان تاوانە نەک تەنیا کێشەیەکی خێزانی. بەپێی ئەو راپۆرتانە لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ئەم ڕۆژە بە تەنیا ڕۆژێک بۆ نووسینی بەیاننامە نییە بەڵکو ڕۆژێکە بۆ دادخوازی کۆمەلگای ژنان لە کوردستان و ئێران کە قوربانی توندوتیژی بوون. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە بە سەدان ژن لە ساڵانی ڕابردوودا لەلایەن بنەماڵە یا هاوسەرەکانیانەوە کوژراون یان زیانێکی زۆریان بەرکەوتووە، بەڵام بەهۆی یاسا دژ بە ژنەکانی حکوومەتی کۆماری ئیسلامی نەک تەنیا کۆمەڵێکی زۆر لە تاوانباران سزا نەدراون بەڵکو ڕێگا بۆ بەردەوامی ئەم جەنایەتە دژ بە ژن خۆشتر کراوە. کۆبوونەوەی چالاکانی مافی ژن لە شاری سنە ڕۆژی سێشەممە چواری سەرماوەزی 1404 هەتاوی هاوکات لەگەڵ ڕۆژی 25 نۆڤامبر و ڕۆژی جیهانی خەبات دژ بە توندوتیژی دژ بە ژنان کۆمەڵێک لە چالاکانی ژن لە شاری سنە دژ بە نەبوونی ئەمنیەت بۆ ژنانی کۆمەلگا کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتون چالاکانی بەشداربووی ئەو کۆبوونەوە بە وتنەوەی دروشم و بڵاوکردنەوەی تراکت خوازیاری کۆتایی هاتنی جیاکاری ڕەگەزی لە ئێران گۆڕانی یاسا دژ بە ژنەکانی حکوومەت دابینکردنی ئەمنیەتی ژنان لە کۆمەلگا بەرابەری و ئازادی ژنان بوون. شایانی باسە لە بەردەوامی کۆبوونەوەکەدا بەشداربووان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە تاکاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕەزایەتی دژ بە دەسەڵاتی کۆنەبەرست و دژە ژنی ڕژیمی کۆماری ئیسلامی. ناڕەزایەتی جوتیارانی شاری کورد دژ بە پشڕانی بەردەوامی کارەبا ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کەشاوەرزانی شاری کورد دژ بە پشڕانی بەردەوامی کارەبا و پێنەدانی هەقاوە کۆبوونەوە.
جوتیارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی کارەبای ئەو شارە و هەروەها وتنەوەی دروشم دژ بە ناکارامەیی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پشتڕانی بەردەوامی کارەبا و پێنەدانی حەقاوەکانیان زیانێکی زۆر بەرهەمەکانیان کەوتووە و خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان لەلایەن ڕژیمەوە بوون. گواستنەوەی مەسعود فەریختە بۆ ژووری تاکەکەسی. ڕۆژی دووشەممە 3 سەرماوەزی 1404 هەتاوی مەسعود فەریختە بەندکراوی سیاسی و چالاکی سنفی فەرهەنگیان بە مەبەستی سزادانی بۆ ژووری تاکەکەسی ڕاگوێزراوە. بەپێی راپۆرتەکان بەرپرسانی زیندانی ناوەندی کەرەج پاش بڵاوکردنەوەی نامەیەک لەلایەن ئەو بەندکراوە سیاسیەوە ناڕزایەتی دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراوان و هەروەها گوشار بۆ سەر چالاکان و بەندکراوانی سیاسی و فەرهەنگی ناوبراویان ڕەوانەی ژووری تاکەکەسی کردووە. شایانی باسە ئەو چالاکوانە ڕێکەوتی 25 خەرمانانی ئەمساڵ هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی کۆبوونەوەیەکی شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوەکانی سنفی فەرهەنگیان لە ئێران لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە حکمی 4 ساڵ و 1 مانگ و 7 ڕۆژ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. دووە هەواڵمان سەبارەتە بە بەردەوامی کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران و کوردستان دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراوان کۆبوونەوە. بەپێی ئەو هەواڵانە بەدەستمان گەیشتوون بنەماڵەی بەندکراوان بە وتنەوەی دروشن دژ بە گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر چالاکانی مەدەنی و سیاسی و هەروەها سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراواندا خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان و هەروەها ئازادی دەستبەجێ زیندانیانی سیاسی و عەقیدەتی بوون. شایانی باسە ناڕازیان لە کۆبوونەوەکاندا جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە تاکاتی بەردەوامی سیاسەتی سەرکوتی ناڕازیان لەلایەن ڕژیمەوە بەردەوام ئەبن لە ناڕەزایەتی و کۆبوونەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.